لەبارەی داواکاریەکان بۆ دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەروەها کۆتاییەکانیان پرسە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کارۆ خۆشنا و شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا زۆر بەخێر بێ. گوشارێکی زۆر لەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەیە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی غەزەوە بۆ دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق. پێتان وایە ئەمریکا بە ئاسانی عێراق و ناوچەکە چۆڵ دەکات؟ پێم وانییە کە ئەمریکاوە بە ئاسانی عێراق و ناوچەکە چۆڵ بکات، چونکە ئەمریکا لەگەڵ عێراق ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی هەیە و یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنەکە ئەوەیە کە ئەگەر بێت و هەر یەک لە دوو حکوومەتە کە حکوومەتی ئەمریکا و حکوومەتی عێراق بیانەوەیە کە بڕێن ڕێکەوتنەکە هەڵۆشێنەوە دەبێت 6 مانگ پێشوەختە، دەبێت 6 مانگ بەر لەوە ئاگداری ئەوی ترکاتەوە اینجا میکانیزمێک دابنێن قۆناغ بە قۆناغ بۆ ئەویکەوە ڕێکەوتنەکە هەڵۆشێنەوە و هێزەکانی هاوپەیمانان ئەمریکا بچێتە دەرەوە. ئێستا دیارە وەکو خۆت ئاماژەت پێکرد محەممەد شیع سوودانی لە بەردەم لەژێر فشارێکی زۆردایە و ئەم لایەنانی کە داوا دەکەن پێم وایە لە چوارچێوێکی سۆزداریەوە داوا دەکەن، ینی داوایەکی عاتفیە. بەڵام هەموو لایەنەکان نین، بەشێکی کەمی شیعەکانن، سوننە و کوردیش بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانیان کردووە. ڕاستە ئەم سیناریۆیە کە ئێستا لە ئارادایە ئەمە لە 2020 دووبارە بوویەوە، ینی خۆتان نەزانن کاتێک کە ئەبمەدی مهندس و قاسم سلەیمانی کوژرا لە فڕۆکەخانەی بەغدا لە 3/1/2020 دواتر 2 ڕۆژ دواتر هەر بەهۆی ئەم داواکاریە شەقامی شیعە لە 5/1/2020 داوایەکی وا لە پەرلەمانی عێراق بەرز بوویەوە بەبێ بەشداری کورد و سوننە. اینجا هیچی لە دوانە هات ئەو کاتە، چونکە ئەمریکا لە سەرداوای حکوومەتی عێراق لێرە دەبێت ئەومان لە بەرچاو بێ و محەممەد شیع سوودانی و عەقڵمەندانی شیعەش لە دەزانن کەوە کشانەوەی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق کارەساتی بەدواوەیە و عێراق بەرەو تونێلێکی تاریک دەبات. ڕەنگە جگە لەوەی کە لێکەوتەی ئابووری دەبێت، لێکەوتەی سیاسی دەبێت و لێکەوتەی ئەمن و ئاسایشی دەبێت، لەوانێ داعش شەڕ هەڵداتەوە، لەوانێ شەڕی شیعە و شەڕی شیعە سوننە یاخود هەندێک لە میلیشیاکان شەڕ بە هەرێمی کوردستانی بکرێت. زۆر باشە، بەڵام داواکاریەکە تەنیا بۆ دەرچوونی ئەمریکا لە عێراق نییە، بەڵکو دەیانەوێت لە هەموو ناوچەکە بکشێتەوە. بەڵام ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەکەی جارانی بۆ ئەمریکا ماوە ئەگەر بمانێ بەراورد بکەین لە نێوان کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان هاوکات لەگەڵ عێراق هەرچەندە هەڵکەوتەی جیۆپۆلیتیکی ئەو دوو وڵاتە بێکەوە جیاوازن، پێتان وایە ئەمریکا بە ئاسانی بێوێت بەرژەوەندەکانی ڕادستی لایەنێکی دیکە بکات؟ جارێ من بە هیچ شوەیەک پێم وانییە کەوا سیناریۆی ئەفغانستان لە عێراق و ناوچەکەی دووبارە بێتەوە، چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی جیۆپۆلیتیکی گرنگە بۆ ئەمریکا، هەم لە ڕووی دابینکردنی ئەو سەرچاوێکی گرنگی وزەیە بۆ جیهان و هەم بەرژەوەندیی زۆری هەم سەربازی هەم دیبلۆماسی هەم ئابووری ئەمریکا لەو ناوچەیە و هەم ئاسایشی ئیسرائیل یەکێکە لە خاڵەکان کە ئەمریکا گرنگی پێدەدا لەم ناوچەیە بەتایبەت دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبەری بژنەوەی حەماس بۆ سەر ئیسرائیل. ئێستا ئاسایشی ئیسرائیل بۆتە ئەولەویەتی بڵێن ئەمریکا و پێم وانییە کە ئیدارەی بایدن کە ئێستا خۆی لەژێر فشاری شەقامی ئەمریکیدایە و بە ئیدارێکی لاواز لە قەڵەم دەدرێ بیاوێ کە بە هیچ شێوەیەک بیر لەوە بکاتەوە لەم قۆناغەدا کە هەتاوەکو دوای هەڵبژاردنەکان کە لە مانجی 11 ئەم ساڵە دەکرێت لە 5/11/2024 بژاردننی سەرۆکایەتی کۆنگرێس دەکرێت. ئیدارەی بایدن بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندیانە کە بکشێتەوە یاخود هێزەکانی بکشێنێتەوە یان بیر لەوە بکاتەوە ئەسڵەن بکشێتەوە، چونکە خۆی باسم کرد ئێستا لەژێر فشاردایە و کۆمەڵێک ڕاپرسی کراوە لەناو خۆی ئەمریکا کە دەنگدەری ئەمریکی و شەقامی ئەمریکی ڕازی نییە لە ئەم شێوازە مامەڵەی ئیدارەی بایدن تا ڕادەیەک لاواز دەرکەوتووە. بۆیە ئیدارەی بایدن ناوێت بە هیچ شێوەیەک لەم ناوچەیە هەتاوەکو بەتایبەت تاوەکو دوای هەڵبژاردن بکشێتەوە و دەبێت ئەوەشمان لە بەرچاو بێ کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی دوای کشانەوەی ئەمریکا دەبێتە مۆڵگەیەکی سەرەکی بۆ چین و رووسیا کەەوە نەیاری ئەمریکان جگە لە ئێران، ینی بەتایبەت ئەگەر باسی گۆڕپانی عێراق بکەین ئێران بە تەواوی ئەو کاتە کۆنتترۆلی گۆڕپانی عێراق دەکا و ئەو بە هیچ شێوەیەک بۆ ئەمریکا و بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا کەمانەوەی ئەمریکا لە عێراق لە سووریاش پێوەستە بمانەوەی لە عێراق لەبەرەوەی بوونی ئەمریکا لە سووریا لاوازە کاریگەریەکانی کاتی و کورتە. ئەمە چ کاریگەریەکی لەسەر مەترسیەکانی ترۆر جارێکی دیکە بۆ سەر ناوچەکە بە تایبەتی بۆ عێراق دەبێت؟ بڵێ بەتەکید، ینی سەرهەڵدانەوەی تیرۆریەکێکە لەو ئەگەرانەی کە زۆر بەهێزە ئەگەر ئەمریکا نەمێنێ لە ناوچەیە خۆتان نەزان لە 2011 لە سەردەمی ئیداری ئۆباما لە سویچی 2011 دوایین سەربازی ئەمریکی لە عێراق کشایە و دواتر یەکەم جار قاعیدە دواتر داعش سەری هەڵدا 2014 لەسەر داوا و تکا و ڕجاو بە پاڕانەوەی ئەو کاتی حەیدەر عەبادی حکوومەتی عێراق کاتێک کە داعش گەیشتە سنوورەکانی بەغدا داوای لە ئەمریکا کرد کە بگەڕێتەوە. ئێستا ئەمریکا لەسەر داوای عێراق هاتوۆتەوە لەگەڵ هاوپەیمانان بۆ دژایەتیکردنی داعش. بەڵێ مەترسی داعش مەترسیی جددیە ئەگەر بێتوە ئەمریکا هاوپەیمانان لە عێراق بکشێنەوە بدڵنیاییەوە پێم وایە
یعنی یەکێکە لە مەترسیە جدیەکان جگەل لە مەترسەکانی تر کە عراق بەرەوتونێکی تاریک دەبا میلیشیاکان کۆنتترۆلی بەتەواوی گۆڕپانی عراق دەکەن و هەژمونی ئێران زۆر زیاتر دەبێت لە ئێستا و داعشیش سەرەڵ دەداتەوە. باشە وەکو ئاماژەتان پێکرد لەسەر داوای حکوومەتی عراق ئەمریکا هاتە ناوچەکە هاتە عراقیشەوە ئەمریکا ڕزگارکەری عراقیش بۆ لە 2023 بوو ئەملاوە بەڵام ئایا ئەمریکا هەڵی استراتژی کرد کە ئێستا هەندێک لایەن باڵادەستن لە عراقدا و هەژمونی ئەوان بۆ بەڕێوەبردننی عراق هەیە ئەمە وای نەکرد کە بەم شێوازە گوشارەکان لەسەر ئەمریکا زیاتر بێت؟ زۆر ڕاستە ئەمریکا دەتوانین بڵێن خوێندنەوەیکی وردی بارودۆخی عراقی نەکردبوو کە هات لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر وەکو پەرچەکرداریان کاردانەوە بۆ ڕووداوەکانی 11 سپتەمبەر دوای ڕوخانی ڕژێمی ئەفغانستان ڕژێمی عراقیشی ڕوخان بەڵام خوێندنەوەیکی واقعی بۆ هەم کۆمەلگای عراقی و هەم بڵین شێوازی بەڕێوەبردننی عراق لە دوای ڕوخانی بەڕاستی پێم وانە کرابێ بۆی ئامانجەکانی ئەمریکا لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام ناهاتنەدی ئەو عراق لەدایک نەبوو کە ئەمریکا خەونی پێوە دەبینی عراقێکی دیموکراسی فیدرالی فرەلایەن کە بەرمەبنای ئەو دەستوری 2005 نووسرایەوە عراقێکی نوێ لەدایک ببێتە نمونەیەکی جوانی دیموکراسی بۆ وڵاتانی ناوچەکەش بەڵام ئەوە نەبوو بەڵێ ئەوی خۆت ئاماژەت پێکرد ئەمریکا سەرکەوتوو نەبووە لەوەی کە عراقێک دروست بکات کە ببێتە نمونەیەکی جوان بۆ وڵاتانی ناوچەکە. بەڵێ بەڕێز کارە خۆشناو شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا زۆر سپاس. سپاس بۆ کوردستان شارۆ لەگەڵ ماڵی سپاس.